بجوای ئەوەی بەرکەوتەیەک لە هەولێر هەبوو و تەبلیغی دەستگاکانی کردبوو کە من سەردانی سۆرانم کردیا ئێمە شاتین ئەو شوێنانەمان پشکنین بۆی کە تاکیدکەین ئایا ئەوەی بەرکەوتیان لەگەڵ بوو هەبووە ئایا نیە بەداخەوە لە ماڵی دوو برای ئەو کەسەی کە لێرە بووین لە سۆران دەکەس تووشی ئەو ڤایرۆس بووین ئەمە لە باشی پشکنینی خۆمان فحسمان کردن بەداخەوە نەتیجەکە باش نەبوو دیسان تقریبا پشکنی دیکەمان بۆ کردنەوە بۆ هەولێر لە هەردوو حاڵەتە پشکنەکان بەداخەوە دەکەس پۆزیتیڤ دەچوینە بۆ ئێمانەوەی ئەوستا ئەو شوێنانەی ماڵیوانیان لێ نزیکە ئەوانە بۆ ماوەیەش کەرەنتینەکەین تا تەواو پشکنینی تیممان لێرە و خراروی لە هەولێرش تیمی دیکە بێنەوە دەست پێ بکەین پشکنینەکی گەورە فراوان بکەین لێرە لە گەڕەکی برایەتی و لە گەڕەکی 26 گوڵان بۆی بتوانین کۆنتترۆلی وەزعەکەی بکەین و زیاتر لە دەست نەسی بەڕاستی بەداخەوە متەوقع بووین کە ئەو حاڵەتانە و ئەو بێباچەی خەڵکی لە وەزعیداک کاتێک ئاسانکاریمان بۆ کردن بەڕاستی هیچ پابندی نە بەڕێنەمایەکان دەست بە پشکنی دیکە دەکەن نمونە وەردەگرێت دەبێت بە سەدان پشکنین بکەین لێرە لە دوو گەڕەکەی لە هەر کەسەی چیشکە ئێستا داوایان لێکم ئەو کەسەی بەرکەوتیان هەیە بۆ لەگەڵ ئەو عایلەیە ینی خبرمان هەیە تازە خبرمان پێگەی یەک لە کەسەکان چەند شەو دۆمینی کردو خەڵکی ینی ئەوانەی زانیتیان بەرکەوتیان هەیە بۆ خاتی سەلامەتی خۆ ماڵی منداڵی خۆیان سبەی بخۆیان بێنە پێش لیژنەکانی پشکنین با پشکنیان بۆ بکەین ئەگەر نا خۆیان تحملی مەسئولەتی ئەو نەخۆشیەکەن ناو ماڵ و منداڵی خۆیان جارێک کە داوا لە خەڵکێکم هاوکارمان نەبن ئەمن بەڕاستی متەفائیل نیمە بۆی کە خوا نەخواستە بتوانین کۆنتترۆلی بکەین